سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی موعەلمێکی خانەنشینکراوی خەڵکی شاری میاندووا و ئازادی کاتی ژینگە پارێزێکی خەڵکی شاری سنە بەدانانی بارمتا، بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان، گیان لە دەستانی منداڵێکی تەمەن 9 ساڵی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم و پشتیوانی وڵاتانی ئوروپا لە دانانی سوپای پاسدارانی ڕژیم لە نێو لیستی گروپە تروریستیەکان. دەست بە سەرکرانی موعەلمێکی خانەنشینکراوی خەڵکی شاری میاندووا ڕۆژی سێشەممە هەفتی ڕێبەندانی 1404 هەتاوی موعەلمێکی خانەنشینکرا و چالاکێکی سیاسی خەڵکی شاری میاندواوی ئیلام بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی دەست بەسەر کرا. بەپێی راپۆرتی گەیشت و ئەو چالاکوانە بە ناوی محەممەد حەسەن داودی لەلایەن هێزەکانی ئێدارە ئیتلاعاتەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کراوە. شایانی باسە ناوبراو پێشووتر لەلایەن دادگای انقلابی ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و ئەندامەتی یەکێک لە گروپەکانی دژ بە ڕژیم حکمی 3 ساڵ و 4 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ئازادی کاتی ژینگە پارێزێکی خەڵکی شاری سنە بەدانانی بارمتە. بەپێی راپۆرتی گەیشت و ژینگە پارێزێکی خەڵکی شاری سنە کە لە ماوەی 1 مانگی ڕابردوودا دەست بەسەر کرابوو بەدانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو هاوڵاتیە بە ناوی سەباح ساڵحی خەڵکی گوندی حەسەن ئاوای سەر بە شاری سنە ڕۆژی شەممە 6 بەفرانباری ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سوپای ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کرا. شایانی باسە ناوبراو تا کاتی ئازادکرانی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش و لە ژووری تاکە کەسیدا ڕاگیراوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە. بەپێی دوایین هەواڵەکان، چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 33 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو تێکۆشەرە بە ناوی ببورن هەیبەت موعەید ڕۆژی شەممە 6 بەفرانباری ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئێدارە ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و بە مەبەستی لێپرسینەوە ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. جێگای ئاماژەیە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. ڕاگررتنی کاروانی پشتیوانی بۆ خەڵکی ڕۆژئاوا لە سنوورەکانی یونان. بەپێی ئەو وێنانێ بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، کاروانی پشتیوانی مرۆیی کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و هاوڵاتیانی ئوروپایی لە سنوورەکانی نێوان وڵاتانی یونان و تورکیا ڕاگیراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بەشداربووانی ئەو کاروانە ڕایان گەیاندووە کە زیاتر لە چەند کاتژمێر لە سنوورەکانی نێوان ئەو دوو وڵاتەدا ڕاگیراون و تەنانەت دەستیان بەسەر پاسپۆرتەکانیاندا گرتووە. هەروەها ئاماژەیان بەوە کردووە کە سەرەڕای هەموو گوشارەکانی دەوڵەتی تورکیا بەردەوام دەبن لە پشتیوانی ڕۆژئاوای کوردستان و هاوکات لە ڕێگەی یاساوە دژ بە ڕژیمی تورکیا سکاڵا تۆمار دەکەن. بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان. بەپێی راپۆرتەکان، هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر گوند و ناوچە جیاوازەکانی ڕۆژئاوای کوردستان هێشتا بەردەوامە و دانوستانەکانی نێوان حکوومەتی شام و ئێدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان ئەنجامیکی نەبووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا چەندین جار گوندەکانی کۆبانێ و قامیشلو لەلایەن چەکدارانی حکوومەتەوە بردومان کراوە و تەنانەت هەوڵی داگیرکردنی چەندین گوندی دیکەیان داوە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک لە چوارچێوەی مافی خۆپاراستنی ڕەوادا وەڵامی هێرشی چەکدارانی حکوومەتیان داوەتەوە و بەدەیان چەکداری گروپەکانی ئەلنوسرە و تەحریر ئەلشام کوژراون یان بە سەختی بریندار بوون. هاوکات بەپێی دوایین هەواڵەکانی دانوستانەکانی نێوان ئێدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان لەگەڵ حکوومەتی کاتی سووریا
ئەنجامێکی ئەرێنی نەبووە، بەڵام هێشتا دەرگای دیپلۆماسی دانەخراوە. یان لە دەستانی منداڵێکی تەمەن 9 ساڵی بەلووش بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی چوارشەممە 8 ڕێبەندانی 1404 هەتاوی منداڵێکی تەمەن 9 ساڵی بەلوچ بەهۆی تەقۆی ڕاستەوخۆی بەبێ ئاگاداری هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانی لەدەستاوە. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتون ئۆتۆمبیلێکی سوختبەرانی بەلوچ لە گوندی تاهرووی سەر بە شارستانی سیریکی سیستان و بەلوچستان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و بەهۆیەوە منداڵێکی تەمەن 9 ساڵ بە ناوی ئەمیر عەلی نووری زادە بەهۆی بەرکەوتنی گولە گیانی لەدەستاوە. جێگای ئاماژەیە پاش گیانبەخکردنی ئەو منداڵە تێکەڵچوونێکی سەخت لە نێوان هێزەکانی ڕژیم و خەڵکی ناوچەکەدا ڕوویدا کە بەهۆیەوە هێزەکانی ڕژیم ناچار بە پاشەکشەکراون و هاوکات لانی کەم 2 ئۆتۆمبیلی ئەو هێزانە لە ئاگردا سووتان. دیپۆرتکرانەوەی 3 ئەندامی پێشووی سوپای پاسداران لە ئەمریکا. بەپێی دوایین هەواڵەکان 3 ئەندامی پێشووی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە دیپۆرت کراونەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو 3 کەسە بە ناوەکانی ئیحسان خالدی، محەممەد میهرانی و مرتەزا نەسیری کاکۆلکی لە ساڵانی ڕابردوودا بەشداریان لە چەندین چالاکی هێزی قودسی سوپای پاسداران کردووە و زیانێکی زۆریان بە خەڵک و ناوچەکانی دەوروبەری ئێران گەیاندووە. هەروەها وەزارەتی ئەمنیەتی ناوخۆی ئەمریکا ڕایگەیاندووە کە ناوی ئەو 3 کەسە لە نێو لیستی 14 کەسی پێشوودایە کە دیپۆرتی ئێران کراونەتەوە و پێویست بوو ئەو کاتە دیپۆرت بکرێنەوە. ئێدانەی سەرکوتی پزیشکانی ئێرانی لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە. ڕۆژی ڕابردوو وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بە توندی ئێدانەی سەرکوت و دەست بەسەرکرانی پزیشکانی لە ئێران کرد. بەپێی راپۆرتەکان لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە پزیشکان لە هەموو جیهان لە بەرامبەر گیانی هاوڵاتیاندا بەرپرسیان و تاوانبارکردنیان بە پێچەوانەی مافەکانی مرۆڤە. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە پێویستە ئەو پزیشکانەی لە ئێران کە بەهۆی دەرمانکردنی برینداران دەست بەسەر و تەنانەت هەندێکیان مەترسی لە سێدارەدانیان لەسەرا پێویستە دەستبەجێ ئازاد بکرێن. ڕێزگرتن لە یادی گیانبەخکردووانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبار لە شاری تاران. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتوون خەڵکی ئازادیخوازی شاری تاران لە چەندین چالاکیدا ناو یادی گیانبەخکردووانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباریان بەرز ڕاگرت. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ خەڵکی ئازادیخوازی ئەو شارە بە بڵاوکردنەوەی وێنەی گیانبەخکردووانی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو هەروەها نووسینی ناوەکانیان لەسەر دیوارەکانی شاری تاران سەلماندنیان کە هیچ کات یاد و ناویان لەبیر ناچێتەوە و هاوکات پەیمانیان لەگەڵ نوێ کردەوە. هەروەها جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە سیستمی سەرکوتی ڕژیمی کۆماری ئیسلامی کۆتایی بە داخوازیەکانیان ناهێنێ و بەردەوام بە چالاکیەکانیان ئەدەن. دووە هەواڵمان سەبارەتە بە پشتیوانی وڵاتانی ئوروپا لە دانانی سوپای پاسدارانی ڕژیم لە نێو لیستی گروپە تروریستیەکان. ڕۆژی ڕابردوو وەزیرانی دەرەوەی ژمارەیەک لە وڵاتانی ئوروپا بە بڵاوکردنەوەی چەندین بەیاننامە پشتیوانیان لە تروریست ناساندنی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی کرد. بەپێی راپۆرتی گەیشتوو وەزیری دەرەوەی فەڕەنسا هاوکات لەگەڵ شەپۆلی پشتیوانی وڵاتانی ئوروپا لە ئەو بڕیارە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژەی بەوە کردووە کە ڕۆژی پێنجشەمبە 9 ڕێبەندان هاوکات لەگەڵ وڵاتانی دیکەی ئوروپا ژمارەیەکی زۆر تەحریم بەسەر ڕژیمدا دەسەپێنن. قەدەغەی هاتوچی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ وڵاتانی ئوروپا دەکەن و هەروەها داراییەکانیان بلوکە دەکەن. لە درێژە بەیاننامەکەدا هەروەها جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە دژی خەڵکی ئێران کۆمەڵکوژی ئەنجامداوە و پێویستە جەنایەتەکانی وەڵام بدرێتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.